بەڕێزانم کاتتان باش. ئەمڕۆ لە شاری سەیمانی هەڵمەتێکی واژۆ کۆکردنەوە بۆ ئەو کارمەندانەی کە خۆبەخشن لە نەخۆشخانەکانی ناوشاری سەیمانی هەم بۆ کۆمەڵە داواکاریان هەیە. یەکێ لە داواکاریەکانیان بۆ کارمەندانی تەندروستی خۆبەخش لە نێو نەخۆشخانەکان، هەروەها پلە بەرزکردنەوە، موچە بەرزکردنەوە. ئەم هەڵمەتەی ئەمان بۆ ئەوەیە کە زەختێک بکەنە سەر وەزارەتی باڵێن حکومەتی هەرێمی کوردستان و پاشان عێراق. لەگەڵ بەشێک لەو کەسانە قسە دەکەم سەبارەت بە وردەکاری گربوونەوەکەیان. خاتون ساوتان لێبێ، ئەم کاتتان باش. ئەم هەڵمەتەی ئێوە بۆ چییە زیاتر؟ ئەم زەخت و فشارەی ئێوە لەسەر حکومەتی هەرێمی کوردستانە یان عێراق؟ والله طبعا ئێمە بۆ یەکەم جار داوا لە هەرێمی کوردستانەکەین، لەبەروی ئێمە عایدی هەرێمی کوردستانی، بەڵام لەگەڵەوەشا داواکاریمان ئەوەیە بچینە سەر بەغا، تەوتینمان کرد کاکە، بەس نییە لە بەغا پلە بەرزکردنەوەکەمان شتەکانمان شایستەمانە یا هەمومانگە لە جێ خۆیان معاش وەرەگرین. ئەم هەفتاڵن ئەرۆڵای شەڵا معاژە درێ، هەفتەی دووەمەڵن نەبەخوا پەشیمان بوونەوە داهات نەچوو. ئەمە مشکلی کارمەند و سەحە و مامۆستا و خۆبەخش و خەڵک نییە. ژمارەتان چەندە ژمارەیەکە؟ وەڵی سوزانم خۆ هەمومانیان زیینە بە چاڵ کردووە وەکو ئەنفالەکە، هەمی تەقاوت بووە، مەجموعەیەکی کەم ماوینەتەوە. مەجموعەکەی کەشمان هەکە 3 ساڵی تر گسکی لێ درێ کەس لە خەسخانە نامێنێ. ئێوە لە چ بەشێکن و وەکو خۆبەخش کار دەکەن یان؟ نەوەڵڵا ئێمە کاکەوا تەقاوت دەبینێ. من وەکێکیان من وەکو هەموو کارمەندەکان یەکی 3-4 شادەمان هێناوە. بەڵێ ئێمە بۆ بیلبیلەی چاومان ئیش بۆ گەلی کورد ئەەکەین، چونکە ئێمە هەمومان کورد پەروەرین، نەک هەر کوردی ئێرە، کوردی باکوور بێ باشوور بێ ڕۆژ هەڵات یا ڕۆژ ئاوە بە بیلبیلەی چاومان خزمەتیەکەین، بەس حەق و حسابێک بن بە خۆمان. تیاتانایە موچەکەی بەشی نەکا و لە پاڵ دەوامەکەی کارێکە بکەن؟ بەڵێ زۆری تایە لەو شێوەیەکەن. چۆنەوە وایە لە دوکانە ئیشەکەی، وایە لە سەجادە ئیشەکەی، وایە لە فافرۆشی، وایە لە ئەهلیا ئیشەکەی، هەرەکەی بەپێی بۆ ئیشەکەی خۆی کە دەستی کەوتۆ، خۆی ئیشیش هەر زۆر کەمە. ئێستا من حاڵی حاضر 3 تەلەبەم تەخەڕوجەکە، سیانم تەخەڕوجی گرێگیکان ئەم ساڵ ئاخر ساڵەتی تەخەڕوجەکە لە هیچ شوێنێکا وەرنەگیراون. ئێتە داوا خۆیەکیان 5 ساڵەتر خۆی تااقەتیە چە لەکوێ وەربگیرە، هەنەبێ نایخاتە شوێنەکەی خۆمەوە کە ئیش بکات، بڵێ کاکە با حەق و حسابی گەنجەکەی بەمێ. کەس نازانێت داهاتیە وڵاتە ئاوەی بە ئاسمان قوتیانە دیارە نازانین. ئێمەش داوای حەق و حسابی خۆمانەکەین، بۆیە هاتوینەتە سەجادەکەی، یا ئەوە تا بە جوانی معاشەکانمان مانگانە بنێ، حەق و حسابمان بنێ، یا ئەوە تا بە یەکجاری بمان خەنە سەر بەغا تەوتینمان کەن، بەس ئێمەش وەکو بەغا مانگانە بەبێ منەت معاشەکەمانە خێنە گیرفانمان. زۆر سوپاسمان. داواکاری ئێوەش تەبەن هەر هەمان داواکاریە باشە. بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد سەرەتاش ئەم هەڵمەتە بۆ واژوو کۆکردنەوەی جواب بزین هەڵمەتەکان ساوتان لێبێ، ئەم کاتتان باش. تا ئێستا چەندێکتان واژوو کۆ کردوێتەوە؟ ڕاستی واژێکی زۆرمان کۆ کردوێتەوە. بە شێوەیەکی گشتی داواکارەکانی ئێوە چەند قسەم لەگەڵ چەند خاتونی کەش کرد، بازەوە دەکەن کە موچەکانتان بچێتەوە سەر حکومەتی عێراق. پێشتر ئەم داواکاریەتان باڵێن داوە بە وەزارەتی هەرێمی کوردستان یان ئەمە یەکەمین جارەکانێکی؟ ڕاستی ئێمە خۆبەخشین، لەڕە زیاتر داواکاریەکەمان ئەوەیە کە تعینات بکرێتەوە بۆ ئێمە، بەماشێ بۆ ئەوانەی کە تعینیش بوون هیوادارین ئەو خواستانەی هەیەە بۆیان جەبەجێ بکرێ، بەڵام ئێمە زیاتر فۆکسمان لەسەر ئەوەی خۆبەخشەکان تعین بکرێن. چەند ساڵە خۆبەخشن و لە چ بەشێک لێرەیش؟ من 2 ساڵە خۆبەخشم، پەرستاری قاوشی خزخانی شۆڕشم. باشە. بە شێوەیەکی گشتی تەبەن گرفتەکان دەتوان بڵێم جەمعیە، یعنی ئێوەش گرفتان هەیە وەکو خۆبەخش، ئەو کارمەندانش گرفتیان هەیە کە وەکوی کە ساڵانێکە دەوامەکەن و موچەکانیان لە کاتی خۆیان پێ نادرێ. پێ دوایە ئەم هەڵمەتە کۆتایی بەم گرفتانە بێنێ؟ وڵا هیواداری تر ئەمە ئومێدێکە ڕاستی، چونکە پێشتر پێم وانی ئەمە کرابێت. ئێمە ئومێدێکمان هەیە لەسەرەوە کە دەنگی هەموو خەڵک کۆکەینەوە، نەک تەنها پەرستاران، بۆی سەڵتمان ئینشەڵا بگا بە شوێنێکی باش. دەستان خۆش بێت. سپاس بۆ جەنابەت. واژووی زۆر کۆکراوەتەوە؟ بەڵێ باشە. بە شێوەیەکی گشتی گرفتەکانی ئێوە چی؟ ئێوەش خۆبەخشن؟ بەڵێ وڵای گرفتەکانی ئێمە دیارە، ینی ئەوەیە کە تاعینات وەستاوە تاو. چەند ساڵە کاری خۆبەخشی دەکەن؟ من 5 ساڵە لە قاوشی ژنان لە خزخانەی شۆڕش. ئەو کارە خۆبەخشی کە دەیکەن بازەوە دەکرێت هەندێک موچەتان لە شوێنی دیکەوە بۆیێت، بۆ نمونە باڵێن لە شوێنی دیکەوە ئێوە هیچ موچەیەکتان هەیە یان هەر هیچ قەتعیەن هیچ؟ ئێمە هیچمان نییە. ماگانە هەر ئەچیت و بە بەلەم؟ بەڵێ ئێمە هیچمانیە وەکو خۆمان، بەڵام ڕاستەکەی ئەڵەن شوێنانی تر هەیەی، بەڵام ئاگاداری ئەوە نین. تەنها خۆشەویستیتە بۆ ئیشەکە دیان چوزانم ئەڵێ ئەگەر چانسێکی
تعینات بێ ڕەنگە ئێوە لە پێشتر وڵی هەردووکێتی یەک خۆشەویستی بۆ ئیشەکە و لە بەرەوەی تۆ یارمەتی کەسێکەکەی لە ئازارێک ڕزگاریەکەی دووەمیش ئیشەڵا لە داهاتووە ئەگەرە بێ بۆنە چەند ساڵ ئەخوێنی یعنی شایانی ئەوەی کە بگەی بە ئاواتەکانە زۆر سپاس دەسیەوەش خۆش. بەڵێ وەکو باسم کرد ئەمە گرفتی ئەو کارمەندانی تەندروستیە کە لە دیمەنەکان ببینن ئەمە هەڵمەتی ئەو واژووکۆکردنەوەیە کە ئەم کارمەندانە دەستیان پێ کردووە بەو ئامانجەی کە داواکاریەکانیان بگاتە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و پاشان لە عێراق بە شێوەیەکی گشتی داواکاریەکانی ئەمان لەو داواکاریانەیە خۆی دەبینێتەوە کە پێشتر لەگەڵ میوانەکانم باسم کرد و ئەمڕۆ ئەم هەڵمەتیان ڕاگەیاندووە بۆی کە دەنگی ئەمان بگاتە هەم حکومەتی هەرێمی کوردستان و هەم حکومەتی عێراقی لە دیمەنەکانە دەبینن تا بێت واژۆی زیاتر لەسەر ئەو فلێکسە ئەکرێت لەژێر دروشمیەوەی پەیماننامەی سپی بۆ پشتیوانی داواکاری و مافەکانی پەرستاران و کارمەندانی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی لە هەرێمی کوردستان. ئەمە ئەو هەڵمەتەیە کە کارمەندانی تەندروستی دەستیان پێ کردووە لە بەردەم نەخۆشخانەی فێرکاری لە شاری سەیمانی ئەو خاتونانە لەژێر ئەو کەپرەیە ئەو باڵێن هەم وەرەقەیان داناوە بۆ ئەو کەسانی کە بێن ناوی خۆیان بنووسن و هەمیش لێرەش بۆ ڕاگەیاندنەکان زیاترە و فلێکسیان هەڵواسیوە بۆی بیخەنە بەر چاوی خەڵک کە داواکاریەکانی ئەمان داواکاری ڕەوایە داوای مافەکانی خۆیان دەکەن کە هەم ئەو کارمەندانی کە بە خۆبەخش کار دەکەن لە نەخۆشخانە و مەڵبەند و سەنتەرە تەندروستیەکان و هەمیش ئەو کارمەندانەی کە ئیتر ساڵانێکی زۆرە خزمەت دەکەن تەقاوت بکرێن یان لایەنی کەم موچەکانیان لە کاتی خۆیان پێ بدرێن.